ڕووداوەکەی جبەلە لە باکووری پارێزگای بابل دیمەنێکی مەرگەساتی کوژرانی کەسێک و 19 ئەندام لە خێزانەکەی بە ژن و منداڵەوە دەردەخەن. تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان هیچ زانیاریەکیان لەبارەی ڕووداوەکە ئاشکرا نەکردووە کە لەلایەن دەستگای ئاسایشی نیشتیمانیەوە بە فەرمانی سەرۆگۆزیران لێکۆڵینەوە لەسەری بەردەوامە. بەڵام هەر ئەوەندەی سەرۆکی خانی ڕاگەاندنی ئەمنی وەک تاوانێک ناوزەدی کرد، نیشانەی ئەوەیە هەرچی لە سەرەتای ڕووداوەکەوە لەو بارەوە وتراوە ورد و دروست نەبووە. سەرەتا وتراوە پیاوێک کە ناوی ڕەحیم کازم عەیادە غرێریە بە مادەی تیرۆر داوا کراوە. دواتر وترا ئەو بازرگانێکی مادەی هۆشبەرە. دواتر ناڕاستی ئەو زانیاریانە ڕوون بووە و دەرکەوت تۆمار و ژیانی تایبەتی ئەو کەسە پاکە و بێکێشەیە. بە پێی گێڕانەوەکان کچی غرێری هاوسەرگیری لەگەڵ کوڕێکی خزمانی دایکی کردووە کە لە بەغدا نیشتەجێن کە بەلانی کەمەوە دوانیان لە وەزارەتی ناوخۆ ئەفسەرن. کاتێک بەهۆی کێشەیەکەوە لەگەڵ هاوسەرەکەی کچەکەی غرێری گەڕایەوە ماڵی باوکی، ڕەتی کردەوە بیگەڕێتەوە بۆ لای هاوسەرەکەی. 10 ڕۆژ پێش ڕووداوەکە ژمارەیەک لە کەسوکاری مێردی کچەکە چوون بۆ جبەلە بۆ ئەوەی لەگەڵ باوکیدا قسە بکەن و کچەکە بگێڕنەوە بۆ لای هاوسەرەکەی. بەڵام باوکی کچەکە داواکەی ڕەت کردوونەتەوە و تەقەی لێکردوون. ئێوارەی پێنجشەممەی کۆتایی هەفتەی ڕابردوو جارێکی دیکە چەند کەسێک بە پۆشاکی مەدەنیەوە بەرەو ماڵی باوکی کچەکە دەچن. هەندێکیان کەسی نزیکی زاوا بوون کە گەشتنە شوێنەکە تەقەیان بە ئاسماندا کرد. دواتر هێزێکی تایبەتی سوات دەستیان لای کێشەکە وەردا. سەرچاوەکان درێژە بە گێڕانەوەی ڕووداوەکە دەدەن و دەڵێن ژمارەیەک ئۆتۆمبیلی هەمەر کە لە بەغدادەوە هاتبوون لە دووری خانووەکەوە ڕیز بوون. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕەحیم غرێری ڕوویدا. پاش ماوەیەکی کورت دوو ئەندامی ئەو هێزە بریندار بوون. فەرماندەی هێزەکە فەرمانیدا بە چڕی و بەچەکی قورس و موشک هێرش بکەنە سەر ماڵەکە. دوای ماوەیەک دەنگی تەقەی خاوەن ماڵ بەرەو ڕووی هێزەکانی سوات نەما. لەو کاتەدا هێزەکە دەچنە ناو ماڵەکەەوە دەبینن لاشەی 20 کەس لە پیا و ژن و منداڵ لە ژن و کوڕ و کچی خۆی و براکەی و کوڕ و کچەکانی بوون. دوایەوە فەرماندەی هێزەکە زانی کە لەبارەی بوونی دوو تیرۆریست لەو خانوەدا زانیاری هەڵی پێدراوە. بە پێی زانیاری سەرچاوە خۆجێیەکان فەرماندەی هێزەکە بۆ ئەوەی خۆی لە لێپرسینەوەی یاسایی ڕزگار بکات بیری لە داڕشتنی چیرۆکێک کردەوە. گوایە ئەو پیاوە دوای کوشتنی ئەندامی خێزانەکەی خۆیشی کوشتووە. بۆ ڕۆژی دواتریش ئەمە بوو بە گێڕانەوەی شانی ڕاگەاندنی ئەمنیش. پێش ڕاگەاندنی ئەمنی حەسەن مەندیل پارێزگاری بابل دوای نیوەشەوی هەینی قوربانیەکانی بە بێتاوان و تاوانەکەشی بە گەورە ناوبرد. دوای 3 ڕۆژ لەو ڕووداوە تا ئێستا هیچ زانیارێکی فەرمی لەبارەی قۆناغی لێکۆڵینەوەکان و دیاریکردنی تاوانباری سەرەکی ئاشکرا نەکراوە. سەرچاوەکانی هەواڵیش باز لەوە دەکەن ژمارەیەک ئەفسەر و کارمەندی ئەمنی دەستگیر کراون، بەڵام دەستگای ئاسایشی نیشتیمانی ئەوەشی ڕەت کردەوە.